بارگرژیەکانی نێوان پارتی و پەکەکە بەردەوام لە هەڵکشانی زیاتردان و لە پێکدادانی سەربازی مەترسیدار نزیک بوونەتەوە. سەرنجامیش بەهۆی زیاتر نزیک بوونەوە لە یەکتر بەیانی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزێکی پارتی و ژمارەیەک گەریلا ڕوویدا. بە پێی زانیاریەکانی پەیام هێزێکی سەر بە پێشمەرگەکانی پارتی لە ناوچەی چەمانکەی سەر بە قەزای ئامێدی لە نزیک بارەگاکانی پەکەکە بۆمبێکی چەندراویان پێدا تاقیوەتەوە و بەهۆیەوە 3 پێشمەرگە بریندار بوون. دوای گواستنەوەشیان بۆ نەخۆشخانە یەکێکیان بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. بەشێک لە میدیاکانی پارتی ڕووداوەکەیان بە هێرشی پەکەکە بۆ سەر هێزەکانی پێشمەرگە گواستەوە. بەڵام سایتی فەرمی پارتی لە زاری لیوا بابەکر فەقی ئەحمەد بەڕێوەبەری ڕاگەاندن و ڕۆشنبیری لە وەزارەتی پێشمەرگە بڵاوی کردەوە ڕووداوەکە بەهۆی تەقینەوەیەکەوە کە پەکەکە دایناوە ڕوویداوە و تێیدا 2 ئەفسەر و جێگری ئەفسەرێکی پێشمەرگە بریندار بوون. ئەو بەرپرسەی وەزارەتی پێشمەرگە ڕەتی کردووەتەوە هیچ پێکدادانێکی ڕاستەوخۆ لە نێوان هێزەکانی پەکەکە و هێزەکانی پێشمەرگە ڕوویدابێت و دەڵێت ڕاستەوخۆ هێرش نەکراوەتە سەر هێزی پێشمەرگە. هاوکات دەستگاکانی سەر بە پەکەکە بڵاویان کردەوە. ماوەی هەفتەیەکە هێزێکی تایبەتی ئاسایش و هێزێک بە ناوی مەکتەبی سەرۆکی پارتی لە گوندی سەرێشمەی سەر بە ناوچەی خەلیفانی هەولێر هەتا گوندی بارزان لە پارێزگای دهۆک جێگیر کراون و بە تەواوی ئەو دەڤەرەیان بە سەربازی کردووە. ئەو هێزەی کابراونەتە و ناوچەیە چەکی دۆشکە و بیکەیسی و هەمەجۆر و چەکی پێشکەوتو و ئۆتۆمبێلی سەربازی لە جۆری هەمەڕی دژە گولەیان پێ. ئەمە لە کاتێکدا پێشتر مەسعود بارزانی سەرۆکی پارتی ڕاگەاندراوێکی لەبارەی گرژبوونی پەیوەندیەکانیان لەگەڵ پەکەکە بڵاو کردەوە و ڕایگەیاند چەکدارانی پەکەکە ئەم ناوچە سنووریانە و هەندێک ناوچەی دیکەشیان داگیر کردووە و خۆیان وەک جێگرەوەی حکومەت سەپاندووە و ڕێگری لە خەڵک دەکەن ماڵ و دێهاتەکانیان ئاوەدان بکەنەوە. ئەگەر سەردانی ناوچەکانیشیان بکەنەوە باج و سەرانەیان لێوەردەگرن. لای خۆشەوە کۆما جڤاکیان کوردستان کەجەکە ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و تێیدا جەخت دەکاتەوە کە کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە و کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە هیچ کێشەیەکیان لەگەڵ پارتی و بەڕێوەبەرانی باشووری کوردستاندا نییە، بەڵکو ئەوان ڕەخنیان لە پەیوەندیەکانی نێوان پارتی و تورکیا گرتووە. کەجەکە تیشکی خستوەتە سەر ئەوەی کە گەریلا شەنگالی لە دەستی داعش ڕزگار کردووە و ئەو دەستوەردانش لە هەمووان زیاتر شەرەفی پارتی پاراست. هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە قسەکانی مەسعود بارزانی سەبارەت بە جوڵەی هێز بۆ ناوچەکانی ژێر دەستی پەکەکە بە شەڕخوازی لێکداوەتەوە. هاوکات دەڵێت کەجەکە خۆی لە هەر جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک بە دوور دەگرێت.